سڵاوتان لێبێت ئێوارەتان باش. مۆسیقا یەکەمین جار ئینسان لە سروشتەوەری گرت. بۆیە ئەتوانین بڵین مۆسیقا لە ژیانمانایە. بەڵام ئاخۆ ئێمە تا چەندێک گوێ لە مۆسیقا گرین. مۆسیقا نەک تەنها گۆرانی بەڵکو مۆسیقا. زۆر جار ئەڵێن ئەگەر مناڵێک بتەوێت زیرەک دەرچێت ئەوە هەر لە سکی دایکەوە ئەتوانیت مۆسیقای بۆ لێبیت. چونکە مۆسیقا ئەتوانێت تواناکانی مێشک زیاتر کات. یاخود مۆسیقا ئاسوودەی ئایا بەڕۆح. ئایا ئێمە تا چەندێک گوێ لە مۆسیقا گرین؟ لەگەڵمانە بن. هەموو مۆسیقای لە سروشتەوە دروست بووە. مۆسیقایەکی هادێ بێدەنگ. بەعام ئێستا کەم داوای سیدی موزیکەکەن. مۆسیقا کەم. پێویستە مۆسیقا ئێستا زۆر ئیسفادەی هەیە بۆ تایبەتی بۆ لای تەندروستی مرۆڤ. میوزیک ئارامی ڕوحە. کاتانی کە تووڕابی زیاتر گوێ لێ بگری هەدە تاکاتەوانێ. زۆر جار ئێمە ڕەنگە سەنجمان نایبێت کە جوڵەکانمان کە بە ڕێگای ئەڕۆین یاخود ئیماکانی دەموچاومان گورزدارش دەکات لە پارچە مۆسیقایەک. یاخود زۆر جار ناخمان پێویستی بە مۆسیقایەکەیە. زۆر جار کەسێکە بینیت کە پێی ئەڵێی بێتاقەتیت ڕەنگە ئەم جۆرە بێتاقەت بوونە پێویستی بە مۆسیقایەکە بێ کە لە ناخی ئینسانەکە خۆیان ئەو جۆرە مۆسیقای هەیە. ئایا ئێمە حەز بە چی جۆرە مۆسیقایەکەکەین؟ یاخود کاتێک کە ئەڕین بە ڕێگایە حەز بە مۆسیقاکەین لە پێکانمانە لە جوڵەکانمانە؟ بەڵێ ئێمە چەندی مەرێکتان پیشانین و چەند پارچە مۆسیقایەکی خینە سەر. بەڵام بە سەرنجەوە سیریکەین کە ئەم مۆسیقایانە ڕەنگە تایبەت بێت بە جوڵە و یاخود بە ئاماژەی دەموچاو و ئیمایی ئەو کەسانە. بۆ نمونە لە فیلمی 1900 پاڵەوانی فیلمەکە ئەڵێت ئەم جۆرە ڕۆشنە پێویستی بەم پارچە مۆسیقایە هەیە. کەسێک دڵخۆشە لێرەوەیەت پێویستە ئەم جۆرە مۆسیقایی بۆ لێبی. ئێمەش چەند ئیما ئەو چەند ڕۆشنێک و چەند جوڵەیەکی هاوڵاتیانمان وەرگرتووە کە لەسەر مۆسیقایەک ئەیگونجێنین. لەگەڵمانە بن. گوێ لە مۆسیقاگریت؟ بەڵێ گوێ لێگرم. جاز، کانتری، مۆسیقای فارسی، کوردی بەبێ گۆرانی. بەبێ گۆرانی. مۆسیقا جابەجارێ کەم کەمێکاوە ڕاپێک بەڵام زیاتر ئەگریت. وەڵاهی زیاتر شەوانە بانە کە لە خەوڵەسم حەزەکەم باناڵسم گوێی لێ بگرم. گوێ لە مۆسیقاگریت؟ بەڵێ. چ جۆرە مۆسیقایە؟ مۆسیقایەکی هادێ بێدەنگ. کەمان چەژەنێکی بێدەنگ لەسەر خۆم ژاوەژاو نەبێ. ئەنی ئاوا شتێکی وەکو بڵێن هادێ بێ لەسەر خۆ بێ. ئاوا خۆت حەز لە چ جۆرە مۆسیقایەکە؟ مۆسیقای حەزم لە تەپڵ و مۆسین نییە. ئەم شتە قایی نییە مەسەن حەزەکەی پیانۆ خۆشە، کەمانچە خۆشە، ئەو شتانی کە تۆزە هادێ. هەموو ڕۆژێ گوێ لێگری؟ نایتر بە گوێرەی مەجارەکە جاری وا عەسران ئەگەر هین بێت مەجاری تیابێ ئەمەکە تیابێ خەمە سەری. بەعام ئێستا کەم داوای سیدی موزیکەکەن. بەسەوەی کە داوایەکەن هەر گۆرانیە ئیتر لە کوردی لە عەرەبی لە فارسی لە تورکی بەڵام موزیکەکە کەم. بۆ نمونە ئیشەکانی بتۆڤن و مۆزارت و یانیانی کە ئەم تازانی کە ئێستا هەیەی یا مۆسیقایەکی تر خەڵک چێژی لە نابینێت چی؟ وڵی خەڵک بە ئامێسا
باوەڕ ناکەم دانیشە گوێ لە گۆران لەو موزیکانە بگرێ کە تۆ باسە کرد بەس ئەوەیان ئەوێت بەس گۆرانی مهمەیەک ئەچنە دەرەوە جومانانێ گۆرانی سەری ئەیان پێ بێت و هیچی تر ئینا موزیک بەداخەوە شی برادرم ڕۆژیان شتێکی بۆ گێڕامەوە وتیەکە کچێکی جوان ببینیت هەستەکەی بەیانی هەستاوە گوێ لە مۆسیقا گرتووە باشە گوێ لە مۆسیقاگری بە ڕاشکاوی بەتاکیید گۆرانی نا مۆسیقا میوزیک ئارامی ڕوحە زیاتر زانی کام میوزیکانە خۆشە بۆ نمونە بەیانیان تۆ هەڵەستی لە خەو گوێ لە گۆرانێکی ئوم کەلسومەگری ئەمە گۆرانی میوزیکێکی تایە ئەوە یعنی زیاتر گوێ لەوانە ئەگرم سیدی خاص نییە تایبەت نییە بۆ بەتایبەت بە مۆسیقا خۆی هەر بەس مۆسیقا بێ گۆرانی نەبێ نان گوێ لێ ناگرێتەوە زیاتر میوزیکی گۆرانی خاوەکان ئەوانە زۆر ئارامی ڕوحە بەڕێی من سادەکرێکم هەست ناکەی ژیانی ئێمە مەسەرەن پێوەستە بە میوزیکەوە ئەڵێن کە مناڵێک کە لە دایک کە بیان ناوسکی دایکی ئابێت گوێ لە مۆسیقا بگرم مناڵە زیرەک دەرەچێت بەڵام ئێمە مۆسیقامان ئیمال کردووە و ژیانیشمان پڕە لە مۆسیقا بەتاکیید ئەوە وایە ئیهمال کراوە میوزیک لێرە گوێ لە مۆسیقاگری نەخێر بۆ تەنها گۆرانیەکان کام گۆرانیانە نای گۆران بێژگان مێنە بەڵام گۆرانە سریعەکان نه بەس گۆرانی خاو باڵە تا چەنێک کەسەکەی مۆسیقا ڕەبتیە بە ئینسان خۆیەوە تۆ پارچ مەسەرەن سیدی تێ لە ماڵەوە مۆسیقای لەسەر بێ نەخێر لەبەرەوەی تەنها وشەکان وا لێکە تۆ هۆگری ئەو گۆرانیە بی زیاتر و حەقی هەبێ بەسەر ژیانی خۆتەوە بۆ نمونە کۆمەڵێک مۆسیقاری جیهانی هەیە چایکۆفسکی بتۆڤن مۆزارت ئەمانە هەیە تۆ گوێ لێگرتون لە مۆسیقانە نەخێر ناشاناسی نه وەڵا بەم گوێ لە هەموو گۆرانیەکە گرم مۆسیقا مۆسیقا کەم وەڵا ئەو کاتانی کە تووڕابی زیاتر گوێ لێ بگری هەدە تاکاتەوانێ باش کاتانش گوێ لێ ناگرێت ئەو کاتانش گوێ لێ ناگرم نەخێر ئەو کاتی کە تۆ تووڕی هەستەکەی چ جۆرە مۆسیقایەک بۆ تۆ باشە ئارام خاو بەڵە هەتا تاقەتری کردی نا بێتاقەتر ناکە باشتر تاکە ئەنێ مۆسیقا هەیە بۆ نمونە کەسێک کاڕوا بەڕێگایە هەستەکەی ئەڵی ئەمە ئەم جۆرە ڕۆشنە پێویستی بە مۆسیقایە نا تاسەنا توانی پێ بکەنی وەڵا ئەو پێکەنی تۆ لە بەرنامەکە کە سەیری کردەوە جۆرە مۆسیقایەکی خەمەسەر باشە گوێ لێ بگرە بزان پێکەنەکەی تۆ چ مۆسیقایەکی بۆ دەست خۆش زۆر لە پاش ناوبڕێکەوە گەڕێن وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمانە بن.